خۆشویستنی دنیا و ترس لە مردن لە دڵماندا دەربکەین لە پێناو خوا و ڕەزامەندی خوا و خزمەتی ئیسلامدا هەناسەکانمان بدەین. بەخوا براکانم ژیان کاتێک ژیانە کە لە پێناو خوادا سەرفی بکەین. هەرچەندێک بژین دەمرین، بەڵام براوەمانە و کەسەیە کە لە پێناو خوا و لە پێناو ڕەزامەندی خوا و لەسەر ئیسلام دەمرێ دەگەڕێتەوە بۆ لای خوا. ئیماندار بیان کافر هەر دەمرێت، بەڵام دوای مردنەکەت مهمە. ئەوەی کە بە ئیمان و تەوحیدەوە بڕواتەوەی ڕزگاری دەبێ، سەرفرازی دنیا و قیامە دەبێ. ئەوەشی کە بە کوفرەوە بڕواتەوە بۆ لای خوا بەخوای تر ڕزگار بوون نییە. مسلمانانیش کاتێک ئەو شکۆی ئیسلامە دەگێڕنەوانێ کە ترس لە مردن و خۆشەویستی دنیا لە ناو دڵەکانیانە دەربهێنن. چونکە بە حەقت براکانم ئیماندار دەبێ ئەوە یەقینی بێ. ئەگەر بە حەق ئیمانێکی ڕاستەقینەمان هێنابێ، شوێنکەوتەی ئەو ئیسلامە ڕاستەقینەی بین کە پێغەمبەرەکەمانی لەسەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، بۆ دەبێت لە مردن بترسین. مەگەر دوای مردن بۆ ئەهلی ئیمان و ئەهلی تەوحید فەڕەح و خۆشی و نەعیم نییە، مەگەر ئیسراحەت نییە لە خەم و خەفەتەکانی دنیا. مسلمان کە بە حەق لە ژیان تێگەیشت بێ، لە مردن تێگەیشت بێ، لە ئیمان و تەوحید و ئیسلام تێگەیشت بێ، لە مردن ناترسێ، چونکە دوای مردن گەیشتنەوەی بە لیقای خوای گەورە.